کاکارۆخ وەکو جەنابیشت دەزانێت ئێستا لە هەرێمی کوردستان بێژگە لە پەتای کۆڕۆنا پەتایەکی تر بڵاو بۆتەوە، پەتای شپرزەیی، پەتای پەرتەوازەیی. بەڕای تۆ بەرەنجامەکانی ئەم شپرزەی و پەرتەوازەییە چی دەبن؟ بەڵێ کاک بڵێن ئەوەی کە لە کوردستان بەداخەوە هەستی پێ دەکرێت ئەوەیە کە ئێستا بە درێژایی مێژوو ئێمە سوودمان لە مێژووی خۆمان وەرنەگرتووە و هەمیشە پەرتەوازە بووین لە دەرفەتەکانەوە نەماتوانی سوود لە دەرفەتەکان وەربگرین و لە کاتی هەڕەشەکانە یەکدەنگ نەبووین. بۆیە پێم وایە کە هەمیشە خاڵی هاوبەش هەیە لە نێوان هێز و لایەنە سیاسی کوردستانیەکان، بەڵام ئەوەی کە جێگای داخل ئەوەی ئیرادەیەکی بەهێز نەبوو تاوەکو کۆ ببنەوە لەسەر خاڵە هاوبەشەکان بۆ ئەوەی بەلایانی کەم دەستورێک بۆ هەرێمی کوردستان کە قوارەیەکی دەستوریە لە چارچەوەی عراقدا بنووسرێتەوە تاوەکو بتواندرێت لە ژێر چەتری ئەم دەستورەیە دامودەستگای یاسایی بنیاد بنرێ و هەرێمی کوردستان بەهێز بێت لە کاتی قەیرانەکاندا. بەڵام متمانە چییە نووسینەوەی دەستورێک یا داڕشتنی دەستورێک پەسەندکردنی دەستورێک ببێتە مای چارەسەرکردنی ئەم کێشانەی کە ئێستا لەلایەنە فەرمانڕەواکانە هەن؟ بەڵێ دەبێ بەڕاستی هۆشیاری یاسایی و دەستوری دەبێ بەهێز بکرێت لە نێوان طبقەی سیاسی لە هەرێمی کوردستانە. ئەوەی کە جێگای داخە ئەوەیە کە تاوەکو ئێستا ئەم هۆشیاریە لە ئاستێکی باڵادانیە، بەڵکو هەمیشە بیر لە بەرژەوەندی حیزبی دەکرێتەوە نەک بیر لە بەرژەوەندی نیشتیمانی و تاوەکو ئێستاەوەی هەستی پێکرابێ بەداخەوە بەرژەوەندی حیزبی زاڵ بووە بەسەر بەرژەوەندی نیشتیمانی و کوردستانیدا. بەڵام ئەگەر بێت و هەرێمی کوردستان ئیرادێکی بەهێز هەبێت لەلایەن سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان و بکرێ خاڵە هاوبەشەکان لە نێوان حزب و لایەنە سیاسیەکان بدۆزنەوە بۆ ئەوەی کە دەستورێک بنووسنەوە بۆ هەرێمی کوردستان کە دەستورێکی هاوچەرخ و مۆدێرن بێ کە بتواندرێ طموحاتی خەڵکی کوردستانی تێدا جێ بکرێتەوە و لە قەیرانەکاندا لە ڕێگای ئەم دەستورەوە بتواندرێ دامودەستگاکان بەهێزن بۆی ڕوبەڕووی قەیرانەکان ببنەوە. کاکارۆخ بەڕای جەنابە ئەو ناکۆچیانەی نێوان لایەنە فەرمانڕەواکانی هەرێمی کوردستانی عێراق ئەوەندە قوڵن کە پێویستی بەلایەنی سێەم هەبێ بۆ دەستێوەردانی ئەخوو بۆ ناوبژیکردن لە نێوانیاندا. بۆ نمونە ئەمریکا ئەتوانێت چی بکە ئەگەر بۆ لایەنی سێەم لەم کێشانەدا؟ بڵێ ئەمریکا ڕۆڵێکی باڵای هەیە لە پاراستنی هەرێمی کوردستان، لە سەقامگیری ئاسایشی هەرێمی کوردستان، چونکە ئەمە لە کۆتاییدا لە بەرژەوەندی ئەمریکاشەوە. ئەمریکا هەرێمی کوردستان ئێستا لە ناو هاوکێشەی ئەمریکایە، چونکە بینیمان لە ماوەی ڕابردوو ئەمریکا بە سیستەمی پاتریۆتی هێنا لە هەولێر جێگیری کرد، بۆیە سەقامگیری هەرێمی کوردستان لە بەرژەوەندی ئەمریکاشە. بەڵام ڕۆڵی ئەمریکا بەڵێ ڕۆڵێکی ئیجابی دەبێ ئەگەر بێسەر ڕاستی وەکو جەنابەت فەرمووت پێویستی بە لایەنی سێم نییە بۆ ئەوەی لایەنە کوردستانیەکان بتوانن دانوستان بکەن یاخود بگەنە خاڵی هاوبەش و بەرژەوەندە نیشتیمانیەکان یەکدەنگ بن. بەڵام جێگای داخە کە تاوەکو ئێستا ئەم یەکدەنگیە نییە، بەڵکو تاوەکو ئێستا ئەوەی هەستی پێ دەکرێت ئەوەیە هەر لایەنەی بەرژەوەندی حیزبی خۆی زاڵ دەکات بەسەر بەرژەوەندی نیشتیمانیدا. چ شتێکە پاڵنەری سەرەکی بۆ ئەم جۆرە کێشانەی کە ئێستا هەن لە هەرێمی کوردستانی عێراقدا؟ پاڵنەرەکان دەرەچین یاخو هەر تەنها ناوخۆییە؟ دەرەکی مەبەستم لە ئێرانیش و لە تورکیاش. بەڵێ دەتوانین بڵێن هەردوو پاڵنەر هەن لە هەرێمی کوردستان. پاڵنەرە ناوخۆیەکان ئەوەیە کە حزب کوردستانیەکان زیاتر لە دوای پۆست و ئیمتیازاتی حزبی خۆیانن و لە دوای دەستکەوتی حزبی خۆیانن لە هەرێمی کوردستان، واروە نایشارینەوە کە پاڵنەری دەرەکیش هەیە کە وڵاتە ئیقلیمیەکانی وەکو ئێران وەکو تورکیا کاریگەریان هەیە لەسەر لایەنە سەرەکیەکانی هەرێمی کوردستان. کاکارۆخ زۆر سوپاست دەکەم. سوپاس بۆ بەڕێزیش کاک بڵێ.